سڵاو هاژە سڵاو و هاکار من ئێستا لە یەکێ لە گوندەکانی شاری سلێمانیم کە ناوی گوندی کانیسپیکەیە بەو شێوازەی کە هاکار باسێ کرد لێرە دەنگی قاز و مراوی و هەروە بۆنی گرمی کولێرە هەیە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لێرە دروست کراوە جگەلەوە ئەمە ئاماژە بەوە بکەم کە دیارە ڕۆژی گیانی ژنانی گوند مێژۆکەیە گەڕێتوانێ بۆ ساڵی 2007 کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکان ئەم ڕۆژە دیاری کرا بۆ ئەوەی کە پشگیری ژنانی گوند بکەن کە ڕۆڵێکی کاریگەریان هەبوو بە تایبەتی بۆ نێشتنی هەژاری گرنگیدان بە بەروبوومی ناوخۆی ژنانی کوردیش بێبەش نەبوون لەم ئەرکا کە مێژوویەکی دوور و درێژیان هەیە کە وەکو هاکار ئاماژەی بەوەیە کە ژنانی گوند بە تایبەتی ژنانی گوندی هەرێمی کوردستان کوردەکان ڕۆڵی گرنگیان هەبووە لە پشگیریکردنی هەم پیاوەکانیان هەم کاروباری ناوماڵیان ئەمەش یەکێکە لە نمونە جوانەکانی ژنانی کورد ئەمڕۆ لەناو ئەم گوندە جوانە میوانداری کۆمەڵی خانممان کردووە کە جێپەنجەیان دیار بۆ لەم ئەرکەدا میوانەکانم ئەگەر سەرەتا لە خات و حەیاتدا حەیاتەوە دەست پێ بکەم هەروەها خات و بەدیعا هەروەدا ڕێحانە کە خۆم ناومنات ناوێکی زۆر کوردەواریە هاژامێ ئاماژەش بۆ بکەم من هاتوومەتە ئەو گوندەی کە ساڵانی ڕابردوو خۆت ئاهاتی کاری لەسەرەکردن بە تایبەتی ژنانی گوند ئەرکەکانیان خۆشی هاژات بۆ ئێرەوە بزانم هاژەیەکێک بوو لەو کارمەندانەی ئێمە کات بۆ ناو ئەم گوندە لێرە ئەرکەکانی ئێوەی پیشانەیە بە تایبەتی تری لەگەڵا لێکردنەوانەیە کولێری لەگەڵاکردن ئەمە یەکێک بوو لەو دیمەنانەی کە من بیرم ناچێتەوە بە تایبەتی بۆ ئەرکەکانی ئێوە بەڵێ خات و حەیات ئەگەر لە تۆ دەست پێ بکەم ژنانی گوند ئەرکەکانیان چۆن دابەش دەکەن ئێوە ئاماژەتان بەوە کرد کە لە کاژمێ چوارەوە بەیانیەوە هەڵ ئەسن دەسەکەن بە ئەرکەکانی خۆتان هێتە ژنانی گوند ئەوسا یعنی هەتا شەستەکانیش ژن کۆری کێشاوە درێوی کردووە داریان هێناوە یعنی بە عەلاکە شت نەکڕراوە ئیتر پاییز ئەو خەڵکە کە ئەمنەی ساوەڕ کوڵانووە ئەمەنێ ترخێنە و دوێنە و گەنمەکوتا و ئەم شتانە کوردەواریانەی هەمووی هەڵگرتۆ لە کەشک و هەمووی هەڵگرتۆ بۆ زستان ئیتر هەتا ئەچێتە بە هەربەشی کردوون لیان نەبراوە بەڵێ ئەگەر لە سەرتال بۆمە لەوە دەست پێ بکەین جگە لە وەرزەکان ڕۆژەکانی ئێوە چۆن دەست پێ ئەکات ڕۆژانە وەلایتی هەڵەسی بەلایشتە ئەوی ئاژەڵدار بێچێ بەلای ئاژەڵەکانی و باشە چاونانەیە بە ماڵ و مناڵ و ڕۆژانە نانەکەیت و چێژ لێنیت و ماڵ پاکەیتەوە ئێستا کانی نەما ئەو ساژنە چوو بۆکانی بەشان ئامانە هێنا و ئیتر ئیشی دەرەوە بێ پیاو ئەچی ببێ ئەچی یارمەتی یان ئەگەر نەچی لەگەڵیا پێویستی پێ نەبێ بێت تا پیاوەکەیتەوە ماڵ پاکرای بێتەوە نان و ئەو حازر بێت بێتە سەر نانەوە ئای حازر ڕاستە دا ڕێحانە بەس لەوە ئاکرێت بە تایبەتی ژنانی گوند ڕۆڵێکی گەوریان هەبووە لە کارەکانی خۆیان جگەلەوەی کە کاری خۆیان کردو کاری ناوماڵیان کردو لە هەمان کاتە پاڵپشتی پیاوەکانی خۆشیان کردو لە کارەکانی دەرەوە چ باغداری بێت چ گاوداری بێت چۆن چۆنی ئەو کارانەتانە کرد وڵا کردومانە وڵاخمان بۆ حیوانمان بۆ نانمان کردو ساوەرمان کوڵان و هەرچی شتەیە کردومان ئیزنیە نەمان کردوێ باشە ئەم ئیشانەی کێ کردوتانە چەند چێشتان لێ وەرگرتووە وەڵا باش بوێنێ ئەی خۆمانمان پێ بەخێو کردو و بەشی خەڵکیشمان لیاوە هەرە وەڵا بەڵێ دا بەدیعا هەر لە ئەمە گفتوگۆکە بکەمە گفتوگویەکی کراوە لەگەڵتان بە تایبەتی لەسەر ڕۆڵ و ئەرکەکانتان ئەمە تەنها ڕۆڵ و ئەرکەکان ئێوە نییە دیارە ژنانی گوند ئامانجی تریشان لە پشتەوە بە تایبەتی بۆ بەرهەمی خۆماڵی لێستا بەشێکی زۆر لەو بەرهەمە خۆماڵیانەی کە بەدەستی خۆتان وشکتان کردووە لە بەردەمتانە تا چەند دەژنانی گورد ڕۆڵ و کاریگەریانە بۆ بە تایبەتی بۆی کە هەرێمی کوردستان پشت بە بەرهەمەکانی خۆمان بەستێت بەڵێ وەڵی هینی ژنی گوند ئیتر ئەم شتانە هەمووی وشکە کاتەوان ئیتر بڵێن ئستا ئەو شتانە ئەگەر لە ناو شارابی ئەبێ هەمووی بە پارە بکڕی ڕاستە بەڵام ئێوە خۆتان دروستێکن و بەرهەمی خۆتانە خۆن هەمووی خۆڕستکە بەڵێ ئستا هەمووی خۆی دروستێکای تر بەرهەمی خۆتە ئەو مەسروفاتانە هەمووی لێگەڕێتەوە بڵێن ئستا بۆ نمونەوە ترخێنێ هەر خۆی دروستێکە ئەوە دوێنێ هەر عینەن شت ئەوە توی وشکە هەر بەرهەمی تووەکانی خۆمانە کە وشکێکەکەینەوانێ ئەوە تەماتەیە هەر عینەن شت ئیتر ئەوە کولێرەش ئەوە ڕخۆشخانە دا ڕخۆش درستی کردە باشە بە پێی وەرزەکان ئێوە بۆ هەر وەرزێک کار و
پیشەی ئێوە جیاوازە بە تایبەتی بۆ ئەو بەرهەمانەی کە لە ناو خۆ هەیە بەڵێ ئێستا لە وەرزی پاییزین کارەکانی ئێوە چیە زیاتر وەڵی ئێستا کارەکانی ئێمە ئێستا بە زۆری بڵێن تر خەریکی شتی ئاژەڵداری ئەو باشە شتانەیە باشە لە بەرهەمی ئاژەڵداری چی دروستەکەن زیاتر واللهی بڵین سە لە بەرهەمی ئاژەڵ شیرە هەیە اینجا دوای شیر ئەبێ بە ماستە هەیە پەنیرە هەیە دۆ هەیە کەرە ئیتر ئەمە هەموو بەرهەمەکانی ئاژەڵدا تەمان باشە ئەیدا ڕحانە تۆ چی دروست دەکەیت ئەڵا ئێستا ترخێرم دروست کردێشتا بەس باز نەگەیوە دوێنەم دروست کردو بەڵێ باز دروست دەکەم و لێرە پەنیرە لێرە پەنیرتان دروست کردووە ڕە دروستم دەکرد هی خۆم بەیانی دروستم بەیانیش دروست بەڵێ بەیانیش دروستی کرد و ئێستش ئامادەی و توانین بیشی خۆ ئێستا ئامادەیە توانی بخواردن بەڵێ زۆر باشە ئەو جیاوازی کە ئێستا دروست بووە بەشێکی زۆر باز لەوەکان بە تایبەتی ئەم پێشکەوتانەی کە ئێستا هەیە کاریگەری لەسەر ژنانی گوند هەیە ئەو ئەرک و ماندووبوونیانەی تا ڕادێک ئێوە سوک کردو ئەم پێشکەوتانێک کە دروست بووە بەڵێ ئێستا جاران بڵێن دۆکیانە کرد بە مەشکیان کرد بەس ئێستاغە ساڵێ ئێستاغە ساڵێ هیچ ماندوو ناوی پێوەی تۆ زیاتمان سوک بووە چۆن ئەرەوەڵا جیاوازەکەی لەگەڵ ڕابردووە چۆنە زۆر زۆرە جیاوازەکەی زۆر زۆرە وەڵا ئەرکی ئافرەتی ئێستا هی ئێرە هی ئەم گوندەیەمە بە تایبەتی من شارەزای ئێرم زە ئەرکیان سووکە زۆر هی هەمومان ئەرکمان سووکە باشە پاڵپشتێکە شەرماوە بۆ پیاوان یان لە پەناوی بەڵێ بەڵێ وەڵا ئیترە بێ پیا و شانبەشانی پیا و هەرچێکی کرد تۆ لەگەڵ خەریک بی لێرە کە بەیانی هاتم بینیم پیاوەکانتان زوو هاتوونەتە دەرەوە جلوبەرگی کوردیان لەبەر کردووە وەکو پاڵپشتێک بۆ ئێوە بەڵێ ئارەوەڵا زۆر هاوکاری یەکین ژن و پیاوی ئەم دێ زۆر باشە بەڵێ دایە حیات ئەگەر بینەوە سەر کارەکانی ئێوە بۆ نمونە لە ڕابردووە ئەگەر بینەوەیەک لەو شکۆیانەی بەر ژنانی گوند دەکەوێت ئەوەیە کە ژنانی گوند ڕۆڵێکی کاریگەریانەوە بە تایبەتی لە خەباتەکانی کووردا و هاوکاریکردنی پێشمەرگە کاتێک هاتۆتە ناو گوندەکانە ئەو ئەرکەتان چۆنە کرد کە یەکێکە لە ئەرکە پیرۆزەکانی ئێوە وەڵا ئەو ئەرکەی تر وەختیەوە بۆ داوای نانیانە کرد بووی پێشمەرگە وایە ژن هەستایە نانی پێشمەرگەشمان زۆر زۆرەکەی بکرداویان ئەگە تۆزیق بوونا بەسەر دێکاتە سەعات هەچەنێ بواە حەقنی بۆ بەسەرەوە بۆە نان و ئەو حاسی کرا بوویرا پیان یان کە کاتی وەختی وا بوو من لە پێش شەستەکانی ببیرمێ دایکم مەلا دنیا تاریک بوو هەڵە ساختیا بووم شەویش بوو مەشکەکەی ژن و پمانوکونە تایارە چون بۆ بناری ئەو شاخە لەوێ ئیتر مەشکەکە و دۆکەی بە کەئینان و هەموو شتێکمانە برد وتر تایارە نهاتینەوەمان و ئەگە تایارەکەشا لە ماڵەکانە بۆی کە سەلامەت بن خێزانەکەمان باشە خۆت ئەو ئەرکە و جێبەجێ کردووە بیرتە لە مێژی خۆتە یادەوەریەک کاتەی نەڵێمەوە ئەوی زوو بەس وەک وێنەیەک لەبەر چاوتە هێشتا جان هێشتا لە بیرەوەری تۆیا هەیە ئەم وەڵای چۆن شتی مناڵی بین ناچێتەوە وەرەوەڵە ڕاستە دا ڕەحانە تۆ چیتە کرد منیش هەر خەریکی ڤینەتی و ئیش ڕاکردن بووین و پێشبەرگا هات بەس ئێوە ماشەڵڵا ژنانی گوند دەمیشە جوانن یعنی بۆ لەگەڵ ئەو ئەرکە زۆری کاتان بۆر جوانن ماشەڵڵا ئاڕوومەتی دا ڕەحانە پەمەیە تەمەەن درێژ بی ئینشەڵڵا باش تەرگەشمایەکتێتی وەروا جوانە یەک تا پێ بۆ یەکەشماگەک و سووری نوینی باشە بە هۆکاری ئەوەی کە ژنانی گوندنشین لەبەر بوومە ناوخۆیەکان لە سروشتی جوانی کوردستان و نزیکن ئەمەش وای کردو یاخود بۆی ئەو ئەرکانەی کە دابشیان کردووە بانیان زوو هەستن ڕۆتینیاتی ژیانیان زۆر بەباشی دابش کردو ئەمەی وای کردو تا ڕادێکی زۆر ژنانی گوندنشین تەندروستیان باشتر بێ یان خەڵکی گوند بە گشتی تەندروستیان باشتر بێ بە هۆکاریەوەی کە زیاتر بەربوومی ناوخۆیش ئەخۆن ئەو بەربوومە ئەخۆن کە خۆیان دروستیان کردو تا چۆن لە کاریگەری لەسەر ئێوە هەبووە وەڵی زۆر کاریگەری لەسەر ئێمە هەبووە ئێستا بۆ نمونەیەمە ئەو بەرهەمانە هەمووی خۆماڵیەکەی خۆین هەمووی خۆڕستکە زۆر باشە اینجاکە بەیانیان زوو هەڵەسی جەستە و چ و چالاکە بە بۆنەی ئەوەی تر ناچی هەتا 10 و 11 بخەوین ئێمە ئێمە زوو هەڵەسی کاتی کاچنەوە بۆ ناو شار ئەمە ئەبینن بڵێ خەڵکی شار بەگشتی درەنگ هەڵەستێ لای ئێوە چۆنە لای ئێمە لای ئێوەی دەیتر ئیشەکانتان تەواو کردووە باڵێ من خۆم 20 سعات نۆی تر یەکیشم نەماوە زوو هەڵەسم و زوو ئیشی خۆمەکەم ڕاستە ئارە وەڵا باشە با قسێک لەگەڵ
ڕخۆشخانیش بکەم ئەگەر ئەو مایکی بۆ بەریت ڕخۆشخان بۆ ئێوە کە تەمەنێکی گەنجترتانەیە چه جیاوازیەکی هەیە بە تایبەتی لە ڕووی ئەرکەکانتانەوە هەمان ئەو ئەرکانە هەیە بۆ تۆش لەخوانە بڕەخێزان خۆرەوە چەند تۆ زەنیزی بەیانیان زوو هەڵەسم ئەگەر نیازی کولێرەم هەبێ زوو ئاردەکە حازرەکەم وی شێلمەت دو ساعات دواوەچم ئەم کولێرێ تۆ دروستت بەڵێ کردەوە بەڵێ ساعت چەند دەست پێ کرد وڵای تقریبا 6 بوو تەنورەکەم داخست تا چوم وڵاخەکانم هێنایەوانێ و تەنورەکەم دامردم ینی گاوداری شەکەیت وڵاخەکانم هێنا لەو دەشتەمەت و دۆشیم و هاتم بەلای تەنورەکەم و خێرا ئەگوتکەکانم بڕی و کردم لە تۆم بینی و نە گورجگۆڵ بووی منی شێزم تێهات وەساقم خۆگورجی ماشەڵای لێ وەساقم بێت خۆش بیا خۆ بەقول بن خات و ئەختەر دا ئەختەرگیان تۆ باسی ئەرکەکانی خۆتم بۆ بکە ئێمە هیچمان نییە نە حیوان و وڵاخمان نییە باشە ئەی چیەکەی هەل لە ماڵەوە ئیشی ماڵەوەکەین لە ئیشی ماڵەوە ئەرەوەڵ دێوە شەر ئەرکێکی گرانە و لەشتان ساخ بێت قوم داڕووبار ئەگەر بێ بۆیش توبەخە ئەرکەکانی ئێوە چۆن بووە ئەگەر بە مێژوی خۆت بۆم باسکەیت ئێوە زیاتر چیتانە کرد وەکو ژنانی گوت وڵی هێرەکانی ئێمە ئەگەر باسی زوو بکەیت زوو ئەرکێکی زۆرمان هەبوو ئێستا باشترە ئێستا زۆر ئاسانکاری کراوە باشە چکەم بۆ هێوە شتەکان هەمووی کارەباییە ئێستا ئەو ساوانە بوو باشە اینجا وڵاغاریەکەین خەلو و مریشک و قاز و تر ئەو شتانە بەخێوەکەین ڕاستە تەمەتان درێژ بێت دا حیات ئەگەر بینەوە سەر ئەو دەنگە جوانەی کە لە ناو گوندەکانایە بۆمە دەنگی باڵندەکانیە گۆ لە دەنگم نییە باشە ئەو کەشە جوانە یان ئەو کەشە خۆشەی کە لە ناو گوندایە تا چەندە کاریگەری لەسەر ئێوە دروست کردووە وەڵا خۆش خۆشە چامان بە یەکتریەکەوێتی تر ئاسانە باشە باس لەوە کرد هەر لە ڕوانگەی ئەو کەشەی کە لە ناو گوندەکانە هەیە باس لەوە کە تۆ چەند ساڵێک گەڕاویتەوە ناو شار بەڵام بەرگەت نەگرتو و جارێکتوی هاجویتەوە ناو گوندەکەی خۆتان بۆچی بەرگەت نەگرت وەڵی ناو شار مناڵەکان حەزی لێ بوو شوێنی بابا پیری خۆیەتی ئیتر هاتێنە لێ لەسەر هەردووکمانی هەردووکتانە خۆتوەوە سەرەکەت ئەرێ وەڵا خوانێ بڕ مناڵ ماڵی خۆی و خۆمان لێرە خاونەمان کردو دانیشتوین و ئێرەمان پێ خۆشترە ڕاستە زۆر باشە دا بەدیا ئەگەر بێمەوە سەر ئەوە تا چەندە پێویستە ئێمە هۆشیاریمان هەبێت لە ڕوانگەیەوەی کە گوندەکانمان بەجێ نەهێڵین چونکە بنەمای دروستبوونی هەر دەوڵەتێک ئەگەڕێتەوە بۆ ئەو بەرهەمانەی کە لەسەری ئەوەسێتەوە بەتابەتی بەرهەمی ناوخۆی لە ناو گوندەکانیش سەرچاوی ئەم بەرهەمانن تا چەندە گرنگە جارێکی دیکاوەڕ بدرێتەوە لە گوندەکان و داواکاری ئێوەی گوندنشینان ژنانی گوند چییە بۆەوەی کە گرنگی زیاتر بە گوندەکان بدرێت بەڵێ وەڵاهی ئێستا ئێمە ئێستا زۆربەی ماڵی ئەم دێ کە ڕۆشتۆ بە بۆنی قوتابخانەوە ڕۆشتووە ئێستا بۆ نمونێ ئێمە قوتابخانی داناوەندیمان نییە ئێستا من خۆم سێ مناڵم تەواوی کردووە ئللا ئەوێ بە ساری خۆ هەموو بەیانەبی بێ بۆ مەکتەب بۆ ناو شار نیوەڕۆ بێنیتەوانێ ئەمە یەکەم کێشەمانە اینجا دووەم کێشەشمانەگەر بڵێم ئەو جادەوبانەمان هەر هیچ بە عمل نایە پیا بڕۆی زۆربەی یعنی کێشەی ئەم دێ کە ماڵ ئەڕات بەخوای گەورە بەر ئەو سیارانەیەتی هەڵەوەشێت کە بۆ جادەیە ئاڕوە باشە ئەگەر گرنگی زیاتر بە گوندەکان بدرێت تا چەندە بۆ منە ئەو گوندنشینانەی کە گوندەکانیان بەجێهێشتووە ئومێدی ئەویان هەیە بگەڕێنەوە ناو گوندەکانی خۆیان واللهی ئەگەر ئیستا حکومت ئاوەڕ باتەوە لە لادێکان و هەموو شتێکی شایستەی بۆ بکە بۆ نمونە قوتابخانی بۆ بکە بۆ نمونە جادەی بۆ بکە ئیتر تۆ ئێستا پێویستە بە شتێک نابێت لە ناو شار وەنیە قەی ناهەنێ ئەرکەیە لەسەر شانی خۆت دایانێ بەڵام هەنێ ئەرکەیە بۆ نابرێ بەڕێوە بۆ نمونە تۆ هەموو ڕۆژە ناتوانانی مناڵەکە و بەری بەم جادە ناخۆشا بێت و بچی ئەگەر حکومت ئاوڕی لێباتەوانێ باوەڕ ناکەم هیچ کەسێک لە دەی خۆی بڕات ڕاستە بێگومان ئەگەر خۆی دانیشێ ڕاستە ئەگەر تۆش قسەیەکم بۆ بکەی بە تایبەتی لەسەرەوەی کە بۆ منە چنێک لە هاوڕەکانی خۆت ئومێدیان بەوەیە کە بگەڕێنەوە ناو گوندەکانیان زیاتی گرنگی بە گوندەکانی خۆیان بن وەکو حیات وتی ئێرە شوێنی باوە باپیرانتانە شوێنی باوە باپیرانمانە ئێمەش خۆمان 26 ساڵ لە سلێمانیا بووین ئاخراتینەوە بۆێرە ناتوان واز لە ژیانی گوندە هەر حەزمان لێرە و حەزمان لەو مەینەتێ بوو باشە ئەگەر حەز لێ بۆ بە مەینەتی نایەبێت زۆر ناومێدە خوا خەڵقی گۆهەر خەریکی ئیش کرد بوو دەمە درێژبی ئینشەڵڵا هاوسەرەکە و چەندێک هاوکاری تەکات ئەویش یارمەتی مات
بەیەکەوە خەریکی وڵاغەکانین و بەیەکەوە خەریکی ئەوشتانین ڕاستەکەی والله دووبارە سپاس بۆی کە ئیشەڵا هەمیشە نمونەتان زۆر بێ بە تایبەتی بۆ ئاوادانکردنەوەی کوردستان چکە کوردستان پێویستی بەم هێزەی ئێوەیە کە ئەمڕۆ ئێوەم بینی من زۆر دڵخۆش بووم بە تایبەتی ئەو هەموو هێزەتان تایە لێسا بەشێکی زۆر لە گەنجان بیان و بۆ توانەکان و جێبەجێکردنی توانەکانیان ئەبینەوە بە هیوایەوەی ئێوە ببێتن بە نمونەی هەر تاکێکی کورد بە تایبەتی بۆی بتواندرێ پشت بە بەرهەمی ناوخۆی ببەستێ پشت بۆ بەرهەمە جوانە ببەستێ ئەو بەرهەمە گەورەی ببەستێ لە هەرێمی کوردستانەیە کە دەستە بێ بۆ شتێک بۆ خۆی بەرهەمێکە و ئەتواندرێت پشتی ببەسترێت. هاژە منەگەڕێمەوە لای ئێوە بە هیوای ئەوەی پەیامەکانی گوندنشینان ژنانی گوندنشینان ببێتە جێگای ئەوەی کە ئێمە بە تایبەتی کە لە ناو شاراین هێزی زیاترمان هەبێت ومێدی زیاترمان بەم کوردستانە جوانە هەبێت کە ئەکرێت بە هەمومان ئاوەدانی بکەینەوە. بەڵێ دالیا سپاس بۆ تۆ و سپاس بۆ بەیەکی ئەو خانمانەی کەم بەیانێ میوانت بوون دەست و پەنجیان ڕەنگین من و هەکار لێرەوە هەر دەستخۆشیمان لێکردن کە کاتژمێر 6 هەستاون کارەکانیان کردووە تا کاتژمێر 9 هیچ ئیشێکیان نەماوە هەموو کارەکانیان جێبەجێ کردووە ئەمانە جێی شانازین بۆ هیواین کە ئەم بەها جوانانەی ئەوان لەناو کۆمەڵگەدا هەر بمێنێ و تەمەندرێژ بن.